دوایەمین وادەی بەردەم لایەنەکان سەرەتای مانگی داهاتووە بۆ تۆمارکردنی هاوپەیمانیەتی. تا ئێستا لایەنەکان تاک و بەتەنها ناوی خۆیان تۆمار کردووە. پارتی دەڵێت یاساکە بە جۆرێک هەموار کراوەتەوە باشترە کورد بە دوو لیستی بەهێز بەشداری هەڵبژاردنەکان بکات. ئەو سیستەمێکە دانراوە سانتلیگۆ کورد ئەگەر بتوانێت بە دوو لیستی بەهێز بەشدار بێت زۆر قازانجی زیاترە و ئەتوانێت کورسی زیاتر بەدەست بێنێ. هەوڵی زۆر جدی هەیە بۆی کە کورد بە یەک لیست بەشدار بێت لە ئینتیخاباتە. بەڵام ئەو زانیاریانەی کە ئێمە هەمانە لە هەندێک لایەنەوە و ئابیستین کە هەندێک ڕێکەوتنی ژێربەژێر کراوە بۆی هەندێک لایەن هەیە اتفاقیان کردووە کە لیستیان جیابێت. لایەنەکانی کەرکووک بە کورد و عەرەب و تورکمان شەڕی زۆرترینی کورسیەکان دەکەن. چارەنووسی کەرکووکیش بەسراوەتەوە بەم هەڵبژاردنەوە. لە نێو لایەنە سیاسیەکان هەوڵ هەیە بۆ یەک لیستی، بەڵام ئەنجامی نییە کە بەشێک لایەنەکان بە پێویستی دەزانن. جگە لە پارتی و یەکێتی حیزبەکان تر هەموو ئستعدادی خۆیان دەربڕیوە بۆ ئەوی لە لیستێکی هاوپەیمانی گەورەیە بن، بەڵام تا ئێستا ئەم هەنگاوە لە کوردستانەوە دەبێ بنرێت، دەبێ مەکتەبی سیاسی و سەرۆکایەتی هەردوو لا دەبێ بگەن ئەو بڕیار بدەن بۆ ئەوەی خوارۆش ئیلتیزامیان پێوە بکات. ئیسلامیەکان لە ناو خۆیان گفتوگۆیانە ئەگەر کورد بە یەک لیست بەشداری نەکرد ئەوان لیستێکی ئیسلامی پێک بهێنن، ئەو گفتوگۆی ئەوانیش نەگەیشتووەتە ڕێکەوتن. مهمە مەسەلەن لە دیراسەی تەحالوفەکانن کە ئەگەر یەکەم دروست نەبوو بەدیلی دووەمان چ بی. یعنی ئێستا مەسەلەن یەک لە خەیارەکان ئەوەی تەحالوفەشی هێزە ئیسلامیەکان دروست بی و بەشداری هەڵبژاردنەکان بکەن. کاریگەری دەراویشتەکانی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و کێشەناوخۆیەکان یاریمی کوردستان وایان کردووە تاوەکو ئێستا کورد نەتوانێت بە یەک لیست بەشداری لە هەڵبژاردنەکانی کەرکووکدا بکات. ئەگەر بە کەمترین لیست یا بە یەک لیست بەشداری هەڵبژاردنەکاندا بکات دەتوانێت بە دەرەنجامەکەی ئەو بارەلارەی لە کەرکووک هەیە بەرەو ڕاستکردنەوە ببات. وەشمەند ساڵح کوردستان 24 هەولێر.